بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني برز خوشويست خوش حالم كلا درسي شديكا بخزمتان دقمو لشرح متن عقيدة طحاوي خوي قوري تبارك وتعالى بقوري وعظمتي خوي أو درسانا بخاتة ترازوي حسنات من وخوای پروردگار بیکاتەمایی پلەبەرزی و بیکاتەمایی لێ خۆشبوونی خۆی بۆمان ئینشاء الله تعالى و ئەو مەجلیسەمان بکاتە مەجلیسی ذکر ئینشاء الله تعالى بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. هەر لە بابەتی سەحابە ڕەحمەتی خۆیان لێبێ خوای پەروەردگار جوانترین پاداشتیان بداتەوە. ماوين دفرمي وحبهم دين وإيمان وإحسان وبغضهم كفر ونفاق وطغيان. طبعا أو فقريك شيخ الطحاوي رحمة إخوائي لبي داينا ودفرمي خوش شويستي أصحابي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام دين إيمان إحسانا ورق ليبونويان كفر ونفاق وطغيانا. طبعا استدلالي بتشي كردوا استدلالي بفرموديش بيغمبري خوا كردوا عليه الصلاة والسلام. طبعا هيش تيجي لخورا وانا قلتوا او بياوا او نبي بلي والله طبعا بدايتي دا فرمي زيد الرويناك الا خوش ويستيها ولاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام كخوش زيد الروي ما بس تسيا ما بس تيوي كإنسان تقديس بكرين يان لمرتبه خويان زياتر مثلا هو بكرين وكو خويان تشون تشون بيغمبري خو عليه الصلاة والسلام خوي قول وصفي ذاك هذا فرمي محمد رسول الله بيغمبر نيردراوي خوايا يعني قورة ترنيا لوي لو مرتبه لبرو ده فرمي خوش شويستيان دين وإيمان وإحسان دين إيمان تاككارية والرق ليبونوشيان كفر ونفاق زيد الروية برابر رزقانكم. بيغمبري خو عليه الصلاة والسلام لحديث صحيح ذاك إمام مسلم وبخاري الروايات ذاك أنس كري مالك وفرمودي ذا جاريتوا ذا فرمي آية الإيمان حب الأنصار وآية النفاق بغض الأنصار. طبعا اگر آیت الایمان نشانه ایمانداری و مسلمانیتی خوشویستی انصار به و نشانه نفاق و دورویی رقلیبونوی انصار به مهاجرین اولاترن چونکه مهاجرین لروی مرتبه و پلو پایه او گورترن لانصاریه کان رضا و رحمت خوایان لسر به خوای پروردگاریش تبارك وتعالى فضيلتي اوانيك بيشي مسلمان بونو اوانيك بيشي دفاعيان لديني خواهي قورة كردو اوانيك دزبرداري سروتو سامانو مالو مندالو همو برجون ديشي خواهيان بون. طبعا بلو بايان للاي خواهي پرورگار قورة تربيقو مانك والرأي اهل سنة وجماعية رضا ورحمتي خواهيان لسربيتا دفرمي اولاترك بلين مهاجرينيش رضا ورحمتي خوان لسر بهمان حكم يعني هي اگر زياتر نبيتن لبرو برابر رزقانكم هر كسي شي كبينيد رقي لاصحابي بيغمبري خوابو عليه الصلاة والسلام رضا ورحمتي خوان لسر به بختاني بو كردن بس سوچي باسي كردن بزانا او انسانا يان بتواوي لإسلام سو تدروا يان منافقة وزيد الروية زوري كردوه واگر دتوي براستي ايمانكت ثابت بيو ايمانكت زيجير بيو و ايمانداري چي توكمو راستقين بي
دەبێ هاوڵانی پێغەمبەری خوات خۆش بێن و لە دەرسەکانی ڕابردوو باسمان کرد کە ئەو هەموو ماندووبوون و ئەو هەموو تێکۆشان و ئەو هەموو شەونخۆنی و ئەو هەموو تەسحیە و قوربانیان داوە بۆی کە ئەو پەیامەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە هەموو دنیا ڕابگەیەنە. دێنە سەر بابەتێکی نوێ هەر لە دەربارەی هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام ئەو جارەی بابەتی جێنشینی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام. دەفەرمێ ونثبت الخلافة بعد رسول الله صلى الله عليه وسلم أولا لأبي بكر الصديق رضي الله عنه تفضيلا له وتقديما على جميع الأمة، ثم لعمر بن الخطاب رضي الله عنه، ثم لعثمان رضي الله عنه، ثم لعلي بن أبي طالب رضي الله عنه، وهم الخلفاء الراشدون والأئمة المهديون والأئمة المهتدون. برابو رزكانم. طبعا لدواي پیغمبری خوا عليه الصلاة والسلام خو ناکری وەزەکە ئاوا بمێنێتەوە. جارێ بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وەسیەتی نەکرد چێ بێتە براگەورە و بێتە ئەمیری مسلمانان. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە نەخۆشی مردنیدا بەتەما بوو وەسیەت بکاتن، کتابێک بنووسێتن کە لە دوایوی چێ خەلیفە و براگەورەیە. بەڵام مشتومڕی دوو لە هاوڵان ڕەحمەتی خوایان لێبێ لە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بووە مای ئەوەی جا خوای پەروەردگار لە بیری بردەوە، خوای پەروەردگار نەهی لێ کرد. بەهەرحاڵ بێ حکمەت نەبوو، وەسیەتی نەکرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەش دائیمەن برا بە ڕێزەکانی خۆم، خیلاف فتنەیە، شەڕە، خراپە و دەبێتە مایەی پەرتەوازەی مسلمانان. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا زۆر تەرکیز لەسەر وەحدەت و یەکسەفی و یەکڕزی دەکاتەوە کە شەیخی تەحاویش دوای دێتە سەر هەر لە عەقیدەکەی خۆیدا. بەهەرحاڵ لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئێمە ئاوا باوەڕمان بە براگەورایەتی و بە دەسەڵاتداریەتی هاوڵانی پێغەمبەری خوا هەیە، بە خلافەی ئەوانە هەیە، یەک لە دوای یەک کە ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، کە ئیمامی ئەبوو بەکر لە هەموو هاوڵان شایستەتر بووە و لە هەموو هاوڵان پلە و پایەی بەرزتر بووە و لە هەموو هاوڵان لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستتر بووە و یەکەم هاوڵ بووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەزیلەتەی پێداوە لەگەڵ خۆی هجرەتی پێکردووە. و هەر کەسێک، ئەوە شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەر کەسێک بێ بڵێ وەڵا ئەو خلافەی ئیسلامی ئەو تەسەلسولە ئەوانە شایستە نەبوون و فڵان شایستە بووە، بۆ نمونە تەفزیلی ئیمامی عەلی بکەن بەسەر ئەبوو بەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوسماندا، دەڵێ ئەو کەسە لە کەری بەر دەرکەی خۆی بێعەقڵترە. هەر بەو لەفزەی دەڵێ لە کەری بەر دەرکەی خۆی بێعەقڵترە ئەو کەسەی کە بڵێتن وەڵا ئاوە. بۆ تەماشەکەن برا بە ڕێزەکانی خۆ. جارێ ئەگەر پێغەمبەر وەسیەتیشی نەکرد بێ عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئیمامی ئەبوو بەکر یان بۆ هیچێک لەو سەحابانە، عولەما دەفەرمون زەمنەن ئەو کەسەی کە عاقڵ بێ دەلیل و بەڵگە و مستەمسەکی دەست دەکەون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیمامی ئەبوو بەکری هەڵبژاردووە کە لە دوایوی برا گەورە و جێنشین بێتن. تەماشەکەن کە نەخۆش دەکەوێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمر دەکات دەفەرمێ بە ئەبوو بەکر بڵێن پێشنوێژی بۆ مسلمانان بکات. طبعا چیە پێشنوێژی دەکات؟ ئەوەی کە ڕئیسی دەوڵەتە، ئەوەی نییە بڵێ وەڵا چێ دەنجی خۆش بە بابێەوە پێشکەویت. ڕئیسی دەوڵەتە تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی لە ژیاندا بوو، بۆ خۆی پێشنوێژی بۆ خەڵکی کردو، بۆ خۆی خوتبەی بۆ خەڵکی داوە. لەبەرەوەش دەبووە خەلیفەی مسلمانان بۆ خۆی پێشنوێژیە بکات و بۆ خۆش خوتبەی بۆ خەڵکی بدات. ئەوە سنەتی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام. تەماشەی کرد بە عائیشەی فەرموو بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، پێی بڵێ جا ئایا بۆ مەسەلەن پێی نەگوتووە وە کەم تەرخەمی کرد و ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆی کە وەکو بڵێ ئەو بارە قورسە نەکەوێتە سەر شانی بابی کیژی ئیمامی ئەبوو بەکرە. تەماشە دەکاتن یەکێکی دیکە پێشکەوتووە، پێغەمبەر تووڕە دەبێ عەلەیهی سەڵات وسەلام.
حتى بە عائشە دەفەرمێ ئێوە ئەصحابی وەکو بڵێ تەشبیهیان دەکا بە ئەو ئافرەتانەی کە بە دەوروبەری یوسف عەلەیهی سەڵات وەسەلام کۆبوونەتەوە کە پیلانیان داناوە. لەبەرەوە دەفەرمێتن يأبى الله ورسوله والمؤمنون إلا أبا بكر. خوا و پێغەمبەری خوا و مسلمانان ئەبوو بەکر وەکو بڵێ تەفزیل دەکەن یان ئەبوو بەکر یان پێیان خۆش نییە غەیری ئەبوو بەکر پێشکەوێتن لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە خاڵێکە، خاڵی دووەم برا بە ڕێزەکانی خۆ. ئافرەتێک دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دەرەوەی مەدینە، دێ ئیش و کاری دەبێتن، ئیش و کارەکەی پێویستی بۆ دەکا ساڵێکی دیکە بێتەوە. دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی ئەدێگە تۆم نەبینیەوە، دەڵێ گەمنت نەبینمەوە بڕۆ لای ئەبوو بەکری. ئیشیشی بە ڕەس و بە شەخسی یەکەم بووە، بە سەرۆکی دەوڵەت بووە. ئەگەر ئەمنت نەبینیمەوە من نەمابووم وەفاتم کردبوو بڕۆ لای ئەبوو بەکری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر. طبعا برا بە ڕێزەکانی خۆم ئەو بابی دانانی برا گەورە و بەیعەتدانە شتێکی ئیجتیهادی بۆ لەناو موسڵمانان، حکمەتێکی گەورەی تێدا بۆ کە نەبڕاوەتەوە بە نەس بۆی موسڵمانان دەستیان کراوە بێ. لەبەرەوەش تەماشا دەکەی هەر چواریان کە دانراون هەر یەکەو بە شێوازێک دانراوە. ئەوە لە چوارچێوەی سیاسەی شەرعیدایە. موسڵمانان چۆن برا گەورەی خۆیان هەڵبژێرن و ناکرێ موسڵمان بەبێ برا گەورە بێتن، ناکرێ موسڵمان ئەمیر و برا گەورەی نەبێ. لەبەرەوەی هێشتانەکە پێغەمبەر نەشاردراوەتەوە عەلەیهی سەڵات وەسەلام، جەنازەی موبارەکی هەر لە ماڵەوەیە لە سەقیفەی بەنی ساعیدە ئەلەوێن دەرێ کۆ دەبنەوە و بۆی کە ئەمیر و برا گەورەیەک دانێن. ئیمامی ئەبوو بەکر بۆ خۆی بەڕاستی پێی خۆش بوو بۆ خۆی کە عومەری کوڕی خەتاب بێتە برا گەورە و ئەمیر. بەڵام عومەری کوڕی خەتاب ئەو پیاوە عاقڵ و ژیرەیە فەزیلەت و مەکانەت و پێگەی ئیمامی ئەبوو بەکری لە بەرچاوە، پێشی موسڵمان بووە، لە هەموو شتێکی لە پێش هەمانیان بووە. لەبەرەوە قسە بۆ خەڵکی دەکاتن، بۆ ئەنسار و بۆ مهاجرین دەکا کە لەوێن دەرێ کۆبوونەتەوە، پێشنیار دەکا کە ئەبوو بەکری سەدیق بکەنە برا گەورە، پێشنیارەکەی قبول دەکەن، قسەی جوانیان بۆ دەکاتن. ئەو جا خەڵکەکە دوای ناشتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەیعەت یەک دێن بەیعەت بە ئیمامی ئەبوو بەکر دەکەنەوە، ئیمامی ئەبوو بەکر دەبێتە خەلیفەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. و تاکە خەلیفەیەکی بۆ کە پێیان گوتووە خەلیفەتە ڕەسوولی الله. تێگەیشتن عەزیزەکانی خۆم. ئەو جا ئەو پیاوە ئەوەی کە پێی کرابێ کردووەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، یعنی گۆ بەس وەرن تەماشەکەن خوای گەورە کە تەقدیری کردو ئەو تەسەلسولە بێ حکمت نەبووە. ئەو وەفات دەکاتن لە دوایوی ئەو بە نەوعێکی دیکە دێتن خەلیفە دادەنێتن. ناڵێ وەڵا لە بخدا خەڵچینەوەرن خەڵچینە کۆی کۆبنەوە و برا گەورە و خەلیفەیەکی دیکە دابنێن. ئیمامی وەسیەت دەکات لە دوای خۆی کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ببێتە برا گەورە و خەلیفە. هەندێک نەسحەت و ئامۆژگاری جوانی ئیمامی عومەریش دەکات. هیچێک لەوانە کەم پێم خۆشە بەڕاستی تەرکیزی لەسەر پێی دەفەرمی فەرمی ئەی عومەر، خوای گەورە هەندێک واجباتی هەن لە ڕۆژێدا لە شەوێ قبولیان ناکات. هەندێک واجبات هەن لە ڕۆژێدا ئینسان بیانکە کار و کردەوە، هەمان ئەو کار و کردەوانە بکەی لە شەوێدا خوای گەورە لێت قبول ناکات. حریص بە لەسەریان لە کاتی خۆ ئیشەکان بکەی. و هەندێک کار و کردەوە هەن خوای گەورە لە شەوێ قبولیان دەکا، لە ڕۆژێ قبولیان ناکە. حریص بە ئەو کار و کردەوانش لە شەوێدا بکە. بەڕاستیەوە نسحەت و ئامۆژگاریی قەیمە بۆی کە ئینسان وەکو بڵێ کاتەکانی خۆی ڕێکخە و مەزبوط و چالاک بێ لە ئیش و کارەکانی خۆی. طبعا گەورەترین فتوحات کە لە سەردەمی خولەفای ڕاشدین لە کۆتاییەکانی بڵێ ژیانی ئیمامی ئەبوبەکرەوە دەستی پێکرد، و گەورەترین ئیش و کاری ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ سەرکوتکردنی ئەو فتنەیە بوو بە ناوی ڕیددە و هەڵگەڕانەوە.
کە مصیبەتێکی گەورە بوو دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕووی لە عالەمی ئیسلامی کرد. لەبەرەوە بەڕاستی تەماشا دەکەی وەکو بە تاقی تەنها فەرمووی حتا ینی ئەو مووقیفانەی ئیمامی ئەبوبەکر زۆر عەجایب بوون. یعنی یەکێک لەوانە بۆتان بازە کەوەندە حەریص بۆ بە جێبەجێکردنی وەسیەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. پێغەمبەر پێش وفات بکە عەلەیهی سەڵاتو وەسەلام جەیشێکی دروست کرد بۆی کە بیا بینێریتن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕۆمەکان بە قیادەی چێ؟ زەیدی کوڕی حارثە. زەید گەنج بوو، دەڵێن 17 ساڵ بوو زەید. ئەو هەموو سەحابانە ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر و چێوچەمە لە جەیشەکەیدا بوون. کە وفاتی کرد ئوسامەی کوڕی زەید، ئوسامە ئەوەنی کە تەواو بوو کە بۆ خەلیفە پێشنیاریان بۆ کرد گوتیان قوربان ئەگە ئەو جێشەی نەنێری بۆ دەرەوە. وەزی موسڵمانان ئاوای و خەڵک هەڵگەڕاوەتەوە و ئەو جێشەی ینی پێتان وایە کە من دەبمە خەلیفەیە کەم شت بێ ئەمری پێغەمبەری خوا بکەم عەلەیهی سەڵاتو وەسەلام. وەڵڵا ئەگەر سەگ بێن سەگ کەس دەو مەدینەی دانەمینی سەگ بێن خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بەلاق ڕاکێشن لە ماڵەوە بۆ مەدینە لە دەرەوەی مەدینەیان ببەن قەسەم بەخوا وەسیەتەی پێغەمبەری خوا ناشێن دەبێ ئەو جێشە هەر بڕوات. ئەو جاگوتیان مادامەوە کێشەنی کە دیتیان زۆر تێم ئەوەکەی بگۆڕە ئەمیرەکەی بگۆڕە. ئوسامە گەنجە و عومەری دانێ، عەلی دانێ، عوسمانی دانێ، یەکێک لەوانە دانێ، تەڵحە، زوبەیر، ئەوان هەموو عەشەڕەی موبەشەڕەن. هەناوی لە سناوان نەبووە ئوسامە. زۆریان لێ تووڕە بوو. تێوە چ مستەشارێکن. دەتانەوێت من بە هەر بیدایەتی من بە پێچەوانەی پێغەمبەری خواوە بجوو لێمەوە چۆن سەرکردەیەک و قائیدێک کە پێغەمبەر دایناوە عەلەیهی سەڵاتو وەسەلام من دەیگۆڕ بە بەرەکەتترین جەیش ئەو جەیشە بوو کە ڕەوانەی کرد و دەچی تەکلیفیشی لێ دەکات. دەفەرمێ ئوسامە ئەگە ئیجازە هەبێ ئیشم بە عومەری عومەرم بۆ بەجێبێڵی لێرانە بۆ مەشوەڕەت و ئیش و کاری دەوڵەت و ئەوانە. ئەها چۆن بوون برا عەزیزەکانی خۆ. ئەو تەسەلسولە بێ حیکمەت نەبووە. لەبەرەوەش تەماشا دەکەی ئەبوبەکر دەمرێ عومەر دێ، عومەر وفات دەکا، عوسمان دێ، عوسمان وفات دەکا، عەلی دێ ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ. هەر یەکە و وەچی کابرای گوتی جوهد و ماندوو بوون و ئەوی خۆی. یعنی تۆ وەرە تەماشەکە هەر طبعی ئینسان وایە ئەگە سەرکردەیەک زۆر ماوە خەڵک لێ بێزار دەبێتن. خەڵک لێ بێزار دەبێت. فەرەز ناو خزمانەی ئەو برادەرانەی شیعە کە دەڵێن وەڵا طبعا قسێکی بێ بنەمایە کە ئیمامی عەلی وەکو بڵێ زوڵمی لێکرابێ، غەدری لێکرابێ، لە بیدایەتی نەکرابێ، خۆ براوە ویڕاسی نییە. ئەگە ویڕاسی باە خوای گەورە کوڕەکانی دێهێشتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لۆ ئامۆزای بیتن. ها کوڕی ئیبراهیم و عەبدوڵڵا و قاسم و طەیب و هەندێک ناوی هەند بەڵام هەندێکی دەڵێن ناوێکە بۆ دوان. بەرحاڵ برا بەڕێزەکانی خۆم ئێمە وەکو ئەهلی سونە و جەماعە خوای گەورە لەگەڵ ئەوانەمان قبول کە فەرق و جیاوازی لە خۆشەویستی مەگەر بە فەزائیلیان کە فڵان لە فڵانی گەورەتر بووە. چۆن پێغەمبەران هەموو وەکو یەکنین، سەحابەش هەموو وەکو یەکنین، بەڵام هەمومان خۆش دەوێن و هەموو تەقدیریان دەکەین و ئەو تەسەلسولەمان ئیمان پێ بۆ شێوازی بەڕێوەبردننی دەوڵەت و خلافەی ئیسلامی و ئەو چوار خەلیفەیە پێیان دەگەوترێ خولەفای ڕاشیدین کە هەر چاریان عەشەڕەی مبەشەڕە بوون و هەر چاریان پلە و پای بەرزیان بووە و هەر چاریان ئێمە شایەتی بەهەشتیان بۆ دەدەین لەبەرەوەی پێغەمبەر شایەتی بەهەشتی بۆ داون. و قسە گوتن بە هەر یەکێک لەو چوارانە بێ ئیمانی و نیفاق و دووڕوویە و خۆشەویستی ئەو چوارانە ئیمان و تەقوا و ئیحسانە. خوای گەورە عاقبەتمان خێر بکاتن و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.